من سروە محەممەد خاوەنی کافتریا و ڕستۆرانتی ڕەشماڵم لە عقاری لە سلێمانی ئێمە سەرەتای دەستپێکی ئیشەکەمان لە بەیانیان لە کاتژمێر 1970 بۆ 12 شەوە و دەستپێکی بەیانیانمان نان و چایەکی بەلەزەتە و بەم جۆرەیە کە پێک هاتووە لە نانی ڕەشماڵ و ناوساجی و هێلکەڕۆنی قاورمە و مێخڵەمە و شفتەی کوولەکە و بەم جۆرە کە ئێستا بەردەستە. هەر لە مناڵیمەوە لەو کاتۆی خۆم ناسیوە حەزم بە کارکردن بووە. لەوانەیە زۆر جار من لە مقابلەکان باس لەوە کەم ئەڵێم لە بەردرگاوە دەستم کردووە بەوەی کە ئیتر خۆم پەروەردەکەم چکە من باوکو دایکم نەبووە، ڕاستە کۆمەڵێک کەسی جوانم هەبووە و نەنکەم گەورەی کردوم، بەڵام لە هەمان کاتا نەنکیشم هەر زۆر مناڵ بووم کە کۆچی دوایی کردووە. 11 ساڵ بووم کە ئەویش ئەمریخای کردووە. لەگەڵ هەموو ئەمانەیە من لە بەردرگاوە کە یاریم بە بووکەڵە کردووە و جلانەی کە درومە بۆ بووکەڵە زۆر جوان بۆ ڕێفقەکانم حەزیان لێ کرد بە پارە پێمە فرۆشتنەوانەیە و دوجار هەر ئەوەش وای لێکردم خەیاتێکی بە ئەزمون بووم. چەند ساڵێک هەندەسی چلوبەرگی کوردی و پەردە و وەرەگدڕووی شیلا من خاوەنی بووم کە بە ناوی کچەکەمەوە بوو و لە هەمان کاتا پاسکیل سواریم کردو لە مناڵیما بە پاسکیل سواریش جارێکی تر توانیومە بزنس بکەم و لەگەڵ هەموو ئەمانەیە زۆر ئاسایی بۆ لە هەر شوێنێکە ئیش هەبوو بێ توانیمە ئیشی خۆم بکەم. بەڵێ هەمیشە لە مناڵیمەوانەیە حەزم بەوە کردووە کە خۆم خاوەندارێتی کۆمەڵێشتی جوان بم کە ئێ خۆم بێت. هەر بۆ نمونە لەوانەیە بڵێم ئەمە خەونێکی مناڵیمە کە لە مناڵیما بیرم لەوە کردوێتەوە و کەسێکی زۆر کۆمەڵایەتی بووم. بیرم لەوە کردوێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان شوێنێکم هەبێت بتوانم پیشە و کارەکەم بۆ جۆرە بێت کە خەڵکانێک ڕوون تێبکات. هەر بۆ نمونە وەکو ئێستا کە خاوەنی ئەم مەطعەمەم، بەڵام مەطعەمەکەم کە ڕەشماڵ تەنیا شوێنی خواردن و دانیشتنی و خواردنەوەکان نیە، بەڵکو بۆتە مەودایەک بۆ کەسایەتی جوانەکانی ئەم شارە، بۆ کۆڕووسی منار و شاریە دەبی و داوەتی خاسی خەڵکو و دانیشتنە تایبەتەکانیان. ئێستا حالیان مامۆسای وەرزشم بەڵێ، بەڵام وەکو خوێندنم زۆر بە مناڵی زەواجم کردووە. گەر بڵێم لەگەڵ مناڵە گەورەکەما ئەمە 15 ساڵمان فەرقە لە تەمەنا، ئەوەنە بە مناڵی زەواجم کردووە نەمتوانی خوێندن تاوکەم. بەس جارێکی تر خۆشبەختانە لە 2011 دەستم کردەوە بە خوێندن لەگەڵ کچێکما و جارێکە خوێندن تاوا کرد و ئێستا مامۆسای وەرزشم. من هەر لە مناڵیمەوە کە حەزم لە چێشتە قوڵێ بوو، حەزمەکە ڕۆژێک لە ڕۆژان لەو بوارە ئیش بکەم کە شوێنێکی وەکو ئیستەم هەبێکە هەما. تقریبان بۆ 4 ساڵ لەمەوە پێش بوو، کاتی سەرەتای کۆرۆنا بوو من کە دەستم کرد بە ئەم ئیشە و ئیتر ئەلحەمدوللا تا ئیسش بەردەوامم. سەرەتای دەستپێکی ئیشکردنم لێرە لە ڕەشماڵ لە 2019 بۆ 2020 بوو و وەکوتم سەرەتای کۆرۆنا بوو ئەو کاتە. ئەمە هەر خانوویەک بوو لێرە. ئەم خانووە من خۆم دەستکاریم کردووە، یعنی کلاسیک و مۆدێرنم لە ئیشەکەما تێکەڵاو کردووە. هەر سوچ و بەشێکی ئەم شوێنە کاری دەستی خۆمە، هیچ دیزاینەر و مهندیس و مهندیسەیەکم نەبووە لە کارەکەمە. ماندووبوونێکی زۆر ماندوو بووم لێرە چکە ئەو کاتە کۆرۆنا زۆر ڕێگر بوو لە ئیش و کارەکانما و ناوەکەشی ڕەشماڵ شوێنەکە وا بوو بە شێوەیەکی ڕەشماڵە، لەبەرەوەی کاتێک کە تۆ یەکتە ژوورەوە بینی شێوەی شوێنەکە ئەندازەی شوێنەکە بە جۆرێکە لە شکلی ڕەشماڵایە و هەر ڕەشماڵی حەقیقیش لە دەرەوە وەکو بینی بێتان کاتێکە نەژورۆ ڕەشماڵێکشم لێ داناوە. من ئەڵێم لە هەر شوێنێک بی تۆ پێویستە کللتوری نەتەوەکەی خۆت بپارێزیت. بەڕاستی منیش حەزم کرد جارێکە کە نەوەکانمان بزانن ئێمە پێشتر بەم جۆرە ژیاوین و ئەو ژیانش زۆر جوان بووە، کەواتە هەرم جوانیشە کە ئیستا ئیبینین. لەبەرەوە حەزەکەم ئەم کەلتورە بپارێزم و هەر بۆ جۆرەش بەردەوام بوون بە بەردەوامی لە نوێگەریان بۆ ئەم کارم. بەڕاستی کەواتە ژن لە هەر شوێنێکە
کار بکات وەکو ماڵی خۆی کارەکات حەزەکا وەکو سیمایەکی ماڵەکەی خۆی بۆ شوێنەوە دیار بێت و ماڵیش ئێمە هەمومان وەکوتم لە باو باپیرانمانەوە گوێمان لێ بۆ لە داپیرانمانەوە کە چەندێک احتیفازیان بەشتە کۆنەکانەوە کردووە بۆ نمونە زۆربەی زۆری ئەم شتە کۆنانە من ئیماڵەکەی خۆمەکەی هێناومە قەدیم لەوانەی قەدیمی ماڵی خۆمانی تیابێ کە ماوەتەوانەیە لەبەرۆ ژنەکان دایمە حەز بە و جوانیانەکەن جوانتر با نەڵێم ژنەکان هەمیشە جوانتر شتەکان ئەبینن ئێمە ئەڵێن ئیشەکەین بەڵام هەر ئیشێک کە ئینسان وتی ئەیکەم بەڕێی من ئەبێت تۆ لەو ئیشە هەمووی بزانی مەرجنیە شوێنەکەی من تەنیا دروستکردنی خواردن بێت و بەڕێکردنی میوانەکان بێت و هاتنە ناوی پارە بۆ شوێنەکەی من جاری وا هەیە سەروەت هەر پارە نییە و هەر ماڵی دنیا نییە سەروەتی من ئەوەیە کە کۆمەڵێک کەسی جوان کە ڕوئەکەنە ئێرە هەموو جوانێکی ئێرەیان پیشانێم و جاری کە خۆم کەسێکی کۆمەڵایەتیم بەڕاستی بەدەر لەوەی کە ئەوان بێن بەگەدە تێر ببن بەڕۆح تێرە بن لە جوانی شوێنەکە لە هەڵسوکەوتی خۆمان و لەوانەیە لە ڕێزی خۆم بەرامبەر بۆ کەسایەتیانە کە ڕوەکەنە ئێرە کەسێک کاری کرد حتمما هەمیشە ئەوێ ئامانجەکانی زیاتر و زیاتر بێت لە ئێستەشا من بڵێن وەکو ئامانجێکی ترم کە هەمە لە کونەماسی کچێکم لەگەڵ هاوڕەیەکە پرۆژێکی ئەسب سواریمان هەیە پێم خۆشە جارێکە بتوانم ڕەشماڵێکیشم لەوێ هەبێت کاتێک کە دەستم بە کارکردن کرد لە ئێرە وەکوتم ئەخیر ساڵی خوێندنم بوو لە 2019 بۆ 2020 گرفت زۆر بوو بۆ ڕێگری لە کارکردنەکەم لە کاتێکا کۆرۆنا وای کردبوو ئیتر تۆ دەوام و دایرەکان هیچی کراوە نەبێت کەواتە بۆ ئیشێکی من ئەگەر بە هەفتەیەک ئەو کارە تەواو بکرایە وای لێ هاتبوو ئەبوایە کارکردنەکەی من دوومان سێمان پێ بچوایە بۆ تەواوکردنی هەرێکێک لەو ئیشانەی کە پێویستی بە ئیشی دایرەکان هەبوو بڕوا بکە ئەگەر ئێمە لە شوێنێکە باس لەوە بکەین بڵێن کۆمەڵگە ئەبێ لەلایەن ئەوانەوە ڕوبەڕووی چی ببینەوە ڕوبەڕووی زۆر تانەوە تەشەرە بیتەوە ڕوبەڕووی زۆر کردوتەنی قسە و قسەڵۆگە بیتەوە بەڵام گرنگ تۆ خۆتی گرنگەوە دوجار کە چویتەوە بەردەمی ئەو کەسانین کە قسەکانەکەن خۆیان پەشیمان بن لەوەی کە کردویانە و توانە سوپاس بۆ خوا لەوانەیە من زۆرێکیش بەر ئەوە نەکەوت بێتم چکە توانیومە سەرکەوتوو بوون بە سەر هەموو کارەکانمە ئەوانەی پاڵپشتی من بوون تەنیا مناڵەکانم بوون خوا مناڵەکانم هەمومان نەزانین کە ژیان سەختە بەڕاستی جا لە شوێنێکیشا تۆ وەکوتم من هەر لە مناڵیمەوە باوکو دایکم نەبووە و لە مناڵیمەوە کەوتومەتە ژێر کاریگری زۆر کشتی قرس بەڕاستی وەکوی کە توانیومە دایکایەتی باوکایەتی بۆ مناڵەکانم کە وەکوی توانیومە وەکو ژنێک لەسەر پێیەکانی خۆم بۆستم وەکو ئەوەی کە من ئەڵێم خۆم پەروەردە کردووە هەرەوەی کە چۆن بە جوانی توانیومە مناڵەکانیشم پەروەردەکەم هەموو کارێک کە تۆیکێت قورسایەکی زۆر تەواوی هەیە تر تۆ ئەبێ ئەو قورسایە لەسەر شانی خۆت بە سوک دابنێت بۆ جارێک کەوتن پێویستە 100 جار هەستیتەوە مەرج نییە تۆ لە یەک شوێن لە دوو شوێن لە سێ شوێن سەرکەوتو نەبووی بڵێ ئیتر من تەواو لەبەر ئەوە هەمیشە پێویستە تۆ لە بەردەوام بوو نابوویت ترسن نەبێ لە شکست ژنانە بێ شانازی بە هێزی خۆیانەوە بکەن لە هێزی بەرامبەر سڵ نەکەنەوانێت چکە ئەوان خۆیان ژن خۆی خاوەنی ئیرادە و هێزێکی تایبەتە ژن جوانترین مەخلوقە لە کار و ڕەفتار و هەر شتێک کە بیوێ بیکات لەبەر ئەوە من ئەڵێم ژن ئەگەر خۆی خاوەنی خۆی بێت هیچ هێزێک نییە بتوانێت شکستی پێبێنێت. کاتەکانی ڕەشماڵ لە سەعات 7:30 بەیانی کراوەیە بۆ 12:30 شەو هەموو جۆرێک لە خواردن و خواردنەوەکانمان هەیە شەرقی و غەربی خواردنەکان هەیە بەڵام خواردنە شەرقەکان من خۆم شێفعام و بە تام و چێژ و ڕەسەنێتی خۆی هەموو جۆرە خواردنەکانی ڕەشماڵ بەردەستە هەتا لەسەر خواستی ئەو میوانانەی کە یەن لێرە داوەتێکی تایبەتیان هەیە یا گەیاندنمان هەیە بۆ ماڵەکانیان ئیتر ئێمە لە بریانی بەرخەکەەوە تا تەماتێکی سورۆکرا و بە خواردنە جیاوازە کوردەوارەکان بۆ نمونە قوڕاوە
هەر جۆرێکی لە پراخەکانە کفتەیە دۆینەیە و ترخێنەیە چی تۆ بڵێیت برنجی ڕوو بە هەنارە حتا لێرە پەرشە و ساوەر و قەرە خەرمان و ئەمانش هەم بەردەستە لێرە بۆ خواردن هەم لە سەرخواستی میوان ئەزیزەکان گەیاندن و داوەتی خاصەی خۆیان لێرە من شێفی ئامی شەرقێکە خۆمم هەموو دەستیاوی شەرقەکان خۆمم بەڵام ئەوانەی کە لای خۆمن فێر بوون هەر ئەوەنە من ئەگەر خۆشم لێرە نەبم بەو جۆرەی کە فێرم کردوون دروستی ئەەکەن و شێف ئامی غەربیشم هەیە هەر شێوازی دروستکردنی شوێنەکە وەکو وتم کلاسیک و مۆدێرنم تێکەڵاو کرد و ئەتوانم بڵێم لە سلێمانیا تا ئیسش یەکەم کەس بم کە ئەم شوێنە هەبێت بەم جۆرە و نەک ئەمە هەر خۆم وا بڵێم ئەوانەی کە ڕویان کردوتە شوێنەکەش هەر هەمان قسەیان کردووە ستایلی ئەم شوێنە هەروەکوتم لەوانەیە یەکەم کەس لە سلێمانی خەڵکێکی زۆرش پێخۆشە هەر لە خەڵکە بیانەکان لە خەڵکی ناوخۆ هەرچێگیێتە ئێرە بەڕاستی ئەڵێ لە دانیشتنی شوێنەکە تێر نابین جوانی ڕەشماڵ لەوەیە ئەو خەڵکانەی کە یەنە میوان ناری بۆ ئێرە ئێمە خاوەنی هیچ شتێک نین لێرە خۆیان خاوەن ماڵن هەروەکو ماڵێکیش ڕەفتاری پێوەکەن وەکو ئەوی کە ماڵی خۆیان بێت جاری وایە لە خوارەوە دانیشتوون نانەخۆن قسەیە هەر شتێکە و بە دوای ئەوەیە یەنە سەرەوە هەر سوچێکیان پێخۆش بێت بەو جۆرە کەوتم ڕەفتاری تیاکەن وەکو ماڵێکی خۆیان.